یەکێتی نیشتیمانی کوردستان دەست بە گۆڕانکاریەکانی دەکات. پارلەمانتارێکی کوردستان ڕای دەگەیەنێت مانگانە لە هەرێم نزیکەی 200 کەس بەهۆی مادەی هۆشبەرەوە دەستگیر دەکرێن. فەرماندەیەکی پێشمەرگە زانیاریەکی مەترسیدار ئاشکرا دەکات. سڵاوتان نەبێ لە شاپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشەکەم. ئەو پۆستانەی پشکی یەکێتی نیشتیمانی کوردستان لە وەزارەتی پێشمەرگە ئەو حیزبە گۆڕانکاریان تێدا دەکات. سەرچاوەیەکی باڵا لە وەزارەتی پێشمەرگە لە ڕێگەی شاپرێسەوە ئاشکرای کرد دوای ساڵێک لە گۆڕانکاریەکانی پارتی یەکێتیش بەڕێری داوە دەست بە گۆڕانکاریەکانی بکات لە چوارچێوەی ئەو پۆستانی بەرکەوتەی خۆیەتی لە وەزارەتی پێشمەرگە. سەرچاوەکە ئەوەشی ڕوونکردەوە 18 پۆست گۆڕانکاریان تێدا دەکرێت و فەرمانیشیان بۆ دەرچووە کە پشکی یەکێتیە لە وەزارەتی پێشمەرگەدا، بەڵام هێشتا پۆستی ئەمینداری گشتی یەکلا نەبووتەوە کە پێشتر جەباریەوەر ئەو پۆستەی بەڕێوە بردووە. بەوتەی سەرچاوە باڵاکەی وەزارەتی پێشمەرگە یەکێتی بڕیاری داوە دوای پشۆکانی جەژن ئاڵوگۆڕ لەو پۆستانەدا بکرێت کە بەرکەوتەی خۆیەتی. پارلەمانتارێکی کوردستان ڕای دەگەێنێت ئێستا گروپ و باندی زۆر و جۆراوجۆری مادەهۆشبەرەکان دروستبوون و دەژڵێت مانگانە نزیکەی 200 کەس بەو تۆمەتانە دەستگیر دەکرێن. ئەمڕۆ چوارشەممە دابان محەممەد پەرلەمانتاری کوردستان لە پەڕی تایبەتی خۆی لە فەیسبوک بڵاوی کردوێتەوە. هەواڵێکی بەڕێوەبەرەتی پۆلیسی هەولێرم بەرچاو کەوتووە کە دەڵێت 1 تەن و 200 کیلۆ مادەی هۆشبەر لەناو براون. پێشتریش بە 5,000 کیلۆ مادەی هۆشبەر دەستی بەسەرداگیراوە و لەناو براوە. لەم هەفتەیەش کەسێک دەستگیر کرا کە 1 کیلۆ تلیاکی لە پشتیۆنەکەیدا هەڵگرتە بوو ترانزێتی تلیاک لەپاڵ ئاڵتون و دۆلار لە هەرێمی کوردستان باسی زۆری لەسەر بووە. ڕوونشی کردوێتەوە ئەمانە ئاسایی نین، لەوەش خراپتر ئاماری ئەو کەسانەیە کە دەستگیر دەکرێن مانگانە نزیک دەبێتەوە لە 200 کەس بەهۆی بازرگانی بەکارهێنانی مادەی هۆشبەر. ئاشکراشی کردووە ئێستا گروپ و باندی زۆر و جۆراوجۆر دروست بوون کە ڕوبەڕووی دام و دەستگا ئەمنیەکان دەبنەوە و باچەکی جۆراوجۆر تەنانەت حکوومەت خۆی ڕوبەڕووبوونەوەکانیان نمایش دەکات. ئەندامێکی پەرلەمانی کوردستان ڕایگەیاند بە پەیداهاتی بەردەستی حکوومەت پارەی موچەی مانگی 4 ئامادەیە، بەڵام حکوومەت موچەی مانگی 3 دابەش ناکات. علی حەمەدساڵح ئەندامی پەرلەمانی کوردستان ڕایگەیاند بۆ موچە حکوومەتی هەرێم 600 ملیۆن دۆلاری پێویستە و داهاتی نەوت ئەگەر لە 41 هەژمار بکرێت 550 ملیۆن دۆلاری بۆ موچە دەمێنێتەوە. علی حەمەدساڵح ئەوەشی ڕوونکردەوە داهاتی ناوخۆ 320 میلیارد دینارە کە 270 ملیۆن دۆلار دەکات و بۆ موچە تەنها 50 ملیۆن دۆلاری پێویستە. ناوبراو ئەوەش دەخاتە ڕوو بەم داهاتەی بەردەستی حکوومەتەوە هێشتا حکوومەت موچەی مانگی 3 بە تەواوی دابەش ناکات لە کاتێکدا پارە بۆ موچەی مانگی 4یش ئامادەیە. ڕفاندنی شوان و ئازادکردنیان لە بەرامبەر بڕێک پارەدا یەکێکە لە پلانە نوێیەکانی داعش کە بە تەواوەتی گوند نشینە کوردەکانی ناوچەی غەڕە و پەڵکانەی باکووری ڕۆژهەڵاتی قەزای خوورماتووی پارێزگای سەلاحەدینی بێزار کردووە. بەو پێی تا ئێستا چەندین شوانیان ڕفێنراوە. دەنگی ئەمریکا بڵاوی کردوتەوە چەند ڕۆژێک لەمەوبەر شوانێکی کوردی سنوورەکە لەلایەن داعشەوە بە 25,000 دلار ئازادکرا و دووشەمەی ڕابردووش شوانێکی تر لە هەمان ناوچە ڕفێندرا و چاوەڕوان دەکرێت داوای پارە لە کەسوکارەکەی بکرێت. ئەمید جەمالوارانی فەرماندەی لیوای 144 هێزی پێشمەرگە وتوێتی لە ئۆپەراسیۆنەکانی چەند مانگی ڕابردوودا گورزێکی گەورەمان لە داعشدا و بنکە و بارەگا سەرکیەکانی ئەو ڕێکخراوەمان لە ناوچەکە خاپۆر کرد و هێزمان لە 2 جێگە جێگیر کرد، بەڵام بە بیانوی پێکەنانی لیوای هاوبەشەوە عێراق ڕازی نەبوو هێزی زیاتر جێگیر بکەین، بەڵام بەهۆی دابین نەکردنی بودجە لەلایەن عێراقەوە 2 لیوە هاوبەشەکەش تا ئێستا پێک نەهێنراون. وتیشی 11 چەکداری داعش بۆ ناوچەکە گەڕاونەتەوە، شوان و خەڵکی کورد دەڕفێن و بەرامبەر پارە ئازادیان دەکەن. ئەو چەکدارانەش لە کورد و عەرەب و تورکمان و خەڵکی ناوچەکەن و لە دیوی عێراقەوە دێن. لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشکرا شاد و بەختەوەر.